باڵتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش لە دیدارێکی تایبەت لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویستین دوای بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم و ڕاگەیاندنی ئەنجامەکان ستا لە بارگای لەقیدەی پارتی دموکراتی کوردستانین من ئەمەوێ پەیامی دکتۆر ڕێبوار بابکەی وەکو بەرپرسی لەقیدەی پارتی دموکراتی کوردستان لە زاری خۆیەوە بزانم چ پەیامێکیان هەیە و ژمارە و ڕێژەی دەنگدەری پارتی لە ئیدارەی سۆران هەڵکشاوە داکشاوە ئەنجامەکان و ئەو کاندیدانەی سەرکەوتونە کاک دکتۆر ماندوو نەبن. سپاس. هەستەکەم و ماوێ زۆر هیلاک بوون بەرهەمی ئەو هیلاکی خۆی لە چی بینیەوە؟ سپاس بەخێر بێن بە دڵنیایی و دوێنێ 20 ئۆکتۆبەر ڕۆژێکی مێژووی بوو وەرچەرخانێکی مێژوویش بوو لە پرۆسەی دیموکراسی بە تێکڕا لە هەرێمی کوردستان و سنووری لەقیدە و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بەشێکی گرنگی ئەم پرۆسەیە بوو. پرۆسەکە بەگشتی بەشێکی زۆر شەفاف و بەرچاو و لەسەر بنەما و پێودانجی دیموکراسی چووە ڕێوە و هیچ خروقاتێکی قانونی ئەنجام نەدرا. بەڕاستی ئەنجامەکەشی زۆر دڵخۆشکەر بوو و هەر ئەو ئەنجامە چاوەڕێکرا لە خەڵکی ئازیزی ئەو دەبەرە چکە ئەم دەبەرە دەبەری شەهیدانە، دەبەری کۆڵنەدانە، دەبەری قوربانیدانە. خەڵکی ئازیزی ئەو دەبەرەمان بریتین لەو خەڵکانەی کە وەفایەکی زۆریان هەیە بۆ ڕێبازی پیرۆزی بارزانی بۆ جەنابی سەرۆک بۆ پارتیمان. بۆیە بەگشتی پرۆسەکە سەرکەوتوو بوو و بەرمەبنای پێوەر و مەعایرەکانی دیموکراسی چووە ڕێوە شکر بۆ خوا ئێمەش وەکو پارتی وەکو لەقیدە ئەنجامێکی گەورەمان بەدەستهێنا. من بەو بۆنەیەوە سوپاسێکی تایبەتی ڕێزدار جەنابی مەلا مستەفا بارزانی یەکەم کە لەو ماوەیەدا شەو نخوونی کرد، شەوی خستە سەر ڕۆژ و بە شێوێکی زۆر مەیدانی و کارە ئەتوانی بۆ ئێمە پاڵپشتێکی گەورە بێ بۆ سەرخستنی لیستی ١٩ لە سنووری لەقیدەی پارتیمان. هەبوونی جەنابیان لە نێو ئێمەدا پاڵپشتێکی مەزن بوو، وەرەیەکی گەورە بوو و دیسانیش بە دیوێکی تر جەنابیان خۆشەویستێکی قوڵ و زۆری هەیە لە نێو تاک بەتاچی ئەم دەبەرەدا و بۆیە هەبوونی جەنابیان سەرچاوەیەکی سەرەکی بوو بۆ سەرکەوتنمان لەم پرۆسەیەدا کە پرۆسەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بوو. کاک دکتۆر تۆ ئەزمونێک شتێ بۆ پێیکە خولی ڕابردوو لە پەرلەمان بووی ئێستاش وەکو بەرپرسیارەتێکت هەیە ئەگەر لێت بپرسم لە نێوان کاری پەرلەمانی و کاری بەرپرسیارەتی لە کامی مادووتر کردی؟ وڵا بە دڵنیاییەوە بەرپرسیارەتی لە بەرپرسیارەتیشی گەورەیە، بەرپرسیارەتی پەرلەمانیش بەرپرسیارەتێکی پیرۆز و گەورەیە، بەڵام حەجمی کارکردن و هەم لە بەرەوەی لە کای تەنزیمی تۆ ئەبێ بڵێن لە چەند ڕەهەندێکەوە ئیشەکەی لە ڕەهەندی جەماوەری، لە ڕەهەندی ڕێخستنەکان، لە ڕەهەندی سیاسی، لە ڕەهەندی ئەعلامی، لە ئەوەی کە لەق بارەگایەکی سەرەکیە بۆ نوێنەراتیکردنی پارتەکەت لەم دەبەرە ڕووتێکردنی خەڵکی لەم بۆم بارەگایە بۆ خۆی لە خۆیدا ئەمەش مانایوەیە کە متمانەیەکی گەورەیان هەر بە پارتیمان هەیە و چاوەڕوانیەکی گەورەشیان لە پارتیمان هەیە. بۆیە ئەرچی ئێمە ڕەنگە وەکو بەرپرسیارەتی لە ئەرکەچی گشتگیرتر و گەورەتر بێ، بەڵام لەگەڵەوەشدا ئەرچی کاری پەرلەمانتاری کارێکی پیرۆزە لەبەرەوەی نوێنەراتی دەنگدەرانی خۆتەکەی، نوێنەراتی خەڵکەکەی لە پەرلەمانی کوردستانە تۆ داواکاریەکی خەڵکی ئەگەینیە لایەنی پەیوەندیدار لۆبیەکی بۆ دەکەی، لەگەڵەوەشدا چاودێرێکی باشی حکوومەتەکەی یاسا دەردەچوێنی بودجە پەسەندەکەی، لۆبی دروستەکەی بۆ دروستکردنی پەیوەندی و دەرگای پەرلەمان واڵاکەی بۆ چین و توێژەکانیش ئەوانەی بیانەوێت کە مشتومڕێک بکەن لەسەر ئەو پرۆژانەی یان ئەو بابەتانێک کە پێویستە وەکو پرۆژە بێتە پەرلەمان و دوجار یاسای بۆ دەربچێت. دوو ئەرچی گەورن لە دوو مەجالی گەورەدا، بەڵام بە دڵنیاییەوە بەرپرسیارەتی ئێمە بە حکمی ئەوەی کە لە کای تەنزیمی و سیاسی و حزبی ئیشەکەی بەرپرسیارەتیشی گەورەترە. بابینۆ سەر ڕێژەی دەنگدەری پارتی لە سنووری داری سۆران بەتابەتی سنووری لەقیدە سنوورێکی بەرفراوانە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەنجی پارتی لە سنووری لەقیدە زیادی کردووەیان کە؟ وەڵامە لێرەوە ڕابگەینم بە خۆشحاڵیەکی زۆرەوە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە دوێنێ 20 ئۆکتۆبەر بەڕێوە چوو
و لە دەنگدانی تایبەتیش کە لە 18 ئۆکتۆبر بەڕێوەچوو لقیدا بە بەراورد بە 2 هەڵبژاردننی پێشووتر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە لە 2010 بەڕێوەچوو و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە 2021 بەڕێوەچوو دەنگەکانی پارتیمان لە هەڵکشانەیەکی زۆر بەرچاو بوو. ئێمە توانیمان زێتر لە 14,000 دەنگ لە سنووری لەقیدا تەنها لە سنووری لەقیدا زیادکەین جگە لەوەش لەو شوێنانەی کە پێوەستن بە سنووری لەقیدا دەنجی لایانی دیکە لە ڕابردوو بە ڕێژەیەک لە پێش پارتی بووە ئێستا دەنگەکانی ئێمە لە تێکڕای ئەو شوێنانە بە ڕێژەیەکی زۆر باش بەرچاو و باش لە پێشلایەنەکانی دیکەشەوەیە. باشە بەڵام ئەگەر هەڵسەنگانی تەواوتان کرد بینیتان دەنجی پارتی لە هەندێک شوێن لە بنکەیەک لە وێزگەیەک لەوێ کەمی کردووە هەوڵەدەن ئەو چارەسەریانە بدۆزنەوە بۆی بۆ هەڵبژارنەکانی داهاتەوە گرفتە چارەسەر. خۆشبەختانە ئەوە بە زۆر بەڕاشکاوی ڕادەگەیم لە هەموو بنکەکان دەنجی ئێمە زیاد کردووە و خاڵێک تریش ئەمەوێ ئیشارەتی پێ بدەم ئەوەیە کە ئەگەر هەندێک ئیشکالیاتی تەکنیکی هاتنە پێشەوە لە میانی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن ئەگەر ئەو ئیشکالیەتە تەکنیکیانە نەبووایە ڕێژەی ئێمە لە دەنگدان و بەدەستێنانی دەنگ زێتر ئەبوو لەوەی کە ئێستا بەدەستمانێناوە چونکە بە هەزارەها دەنگی ئێمە بە فیرۆچ و وەنەیانتوانی دەنگ بدەن بە لیستی ١٩٠ ئەویش بە هۆکاری ئەوەی کە هەم کێشەی تەکنیکی هەبوو پەنجەمۆرەکان نیانە خوێندەوە سیمکارتی سەرکارتی دەنگدان کێشەی لە هەبوو و جاری وا هەبوو جیهازی VVDش کە یەکێکە لە ئامێرەکانی پرۆسەی هەڵبژاردن لە کار کەوتبوو. ئێمە لە سنووری ناوچەی گۆڕەس لە 1-2 بنکە لە کاتژمێر 7 تا کاتژمێر 10 ئەم ئامێرانە لە کار کەوتبوون. ئەم سنوورەش لە ١٩٠ خەڵکیمەی تێدایە. جا ئەمە تەسیری کردە سەرەوەی کاریگەری کردە سەرەوەی کە دەنگدەری ئێمە بە تەواوی سوود لە پرۆسەکە نەبین و دەنگەکان نەیە بۆ لیستی ١٩٠ بەڵام لەگەڵەوەش دە سەرباری ئاهەبوونی ئەو کێشە بابەتیانەی کە هاتنە پێشەوە وەکو باسم کرد دەنگەکانی ئێمە بە بەراورد بە هەردوو هەڵبژاردننی ڕابردوو زۆر زیادی کردووە الحەمدلله مەش فەزلی خوایە و لە هەموو بنکەکانی هەڵبژاردن دەنگەکانی ئێمە لە بەرچاو زیاد بوو. تۆ وەکو بەرپرسی لە کەوابێ ڕازی لەو ئەنجامانەی بەدەست هاتون و دوێنێ لە ژوورێکی ئۆپراسیۆن چاودێری پرۆسی هەڵبژاردنتان دەکرد ئەو ژوورە ئەو ئۆپراسیۆنەکە بڵێن ئۆپراسیۆنێکی سەرکەوتوو بوو؟ بەدڵنیاییەوە بە هەموو پێوەرێک ئۆپراسیۆنێکی سەرکەوتوو بوو. ئێمە کۆمەڵە کادری تەکنیکاری باشمان هەبوو و ئەم ژوورە لە ژێر سەرپەرشتی ڕێزدار جەنابی مەلا مستەفا بەڕێوەچوو و جەنابیان لە نێزیکەوە ئاگایی هەبوو لەسەر چۆنیەتی بۆ ڕۆژچوونی ژوورەکە و ئەم ژوورە سات بە سات ئێمەی ئاگدارە کردەوە لە ڕێژەی بەشداری لەو دەنگانەی کە بەدەستمان هێناوان لەو بنکانەی کە کێشیان تێکەوتووە وەکو ئەو کێشانەی کە باسم کرد نەخوێندنەوەی پەنجەمۆر نەخوێندنەوەی سیمکارتی سەرکارت کارتی دەنگدان لە کارکەوتنی ئامێرەکان لە هەموو ئەوە ئەرچی ژووری ئۆپەراسیۆن بوو کە ئێمە لێ ئاگدارەکرایەوە. بەگشتی لە سنووری لەقیدە ئێستا چەند کاندید سەرکەوتووە؟ ئەمڕۆ جەناب تەنەزانن ئەنجامی بەرایی ڕاگەیەندرا زێتر لە 196 ئەنجامەکان ڕاگەیەندرا سەور دەکەم چەند وێزگەیەک ماوی 26 وێزگە مابوون کە دەنگەکانیان هەڵاوێرد بکرێ و بە یەکجاری ڕابگەێنێن بەڵام بە تێکرای ئێمە 6 کاندیدمان تاوکو ئێستا سەرکەوتووە. لەگەڵەوەشدا ئێمە دەنگێکی کە زۆرمان هێناوە هەم لیستی ١٩ لەسەر ئاسی پارێزگای هەولێر هەمیش لەسەر ئاسی لەقیدا کورسیەکانی ئێمە ئەگەر بۆ نمونە سیستەمی هەڵبژاردن بازنەی وایە بۆ نمونە سۆران ئەگەر بازنەیەکی تایبەت وایە ئەو کاتە بە دڵنیاییەوە بە ژێرەی ئەو ڕێژانێک کە لەقیدە بەدەستی ناوە ڕێژەی بڵێم دەرچوانی کاندیدەکانی ئێمە زێترە کرد. بەڵام بە تێکرا ئەو ژمارەیەکی بەرچاوە لە تێکڕای ئەو کاندیدانەی کە لەسەر ئاستی پارێزگای هەولێر کاندید کرابوون بۆ پەرلەمانی کاندیدۆر پرسیاری زیاتری شەوێ بەڵام لەو دەرفەتە دوا پرسیاری من ئەوێ دوا پەیامی تۆ بۆ دەنگدەرانی پارتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانسی ئەو
وەفا و خزمەتەی دەنگدەر پێشکەشی بە پارتی کرد پارتی بەڵێنەدا بۆ ئەوەی بە پکار و پرۆژە و خزمەتگوزاری خزمەتیان بکات؟ وەڵا پارتی بەوەوە ناسراوە لەلایەن خەڵکی کوردستان بە تێکرا بە تایبەتی لەلایەن خەڵکی خۆمانە کە پارتی هێزی ئاوەدانیە، هێزی مەدەنیەتە، هێزی دیموکراسیەتە، باوەڕێکی قوڵی بە ئازادی تاکەیە، باوەڕێکی قوڵی بە بنەماکانی دیموکراسی هەیە. پارتی هێزی تاقی کراوە، تاقی دەکرێتەوە و تاقی کراوەتەوە لەوەی کە لە ماوەی لە ساڵی 92 تاوەکو ئێستا لە دەسەڵات بووە. بەرهەمی پارتی ئاوەدانی بووە، ئارامی بووە، خۆشگوزارانی بووە، خزمەتگوزارێکی باشی پێشکەشی خەڵکی کردووە بە تایبەتی لە کابینەی نوێم و لە سەردەستی ڕێزدار کاک مەسعود بارزانی. خۆتان ئەزانن کابینەی نوێم وێڕای ئەوەی کە کێشەگەلێکی بۆ دروست ببوو، وێڕای ئەوەی کە هەندێک هەڵومەرج هات بوو پێشەوە وەکو بڕینی موچەی خەڵکی، وەکو قەیرانی کۆرۆنا، دابەزینی نرخینەوت. بەڵام لەگەڵەوەشدا کابینەیەکی بە هەموو پێوە و پێودانگێک سەرکەوتوو بوو، توانی لەسەر پێی خۆی بوەستێ. جگە لە دابینکردنی موچە بێگومان خزمەتگوزاری زۆر بەرچاو و باشی پێشکەش کردووە و لەگەڵەوەشدا کاری بۆ دروستکردنی ژێرخانێکی ئابووری پتەو کردووە، کاری بۆ دروستکردنی داهاندانانی جومکەکانی ژێرخانی پەروەردە کردووە، کاری لەسەر دانانی جومکەکانی ژێرخانی کەرتی تەندروستی کردووە، کەرتی کوشت و کاڵ کردووە. خۆتان ئەزان هەموو خەڵکی کوردستان شایدە لەوەی کە لەسەر دەستی ڕێزدار کاک مەسعود بارزانی یەکەم جارە کە ئەم وەکو خەونێکی ئێمەش بەدی هاتووە لەوەی کە بەروبوومی کوشت و کاڵی ئێمە هەناردەی دەرەوە بکرێ. ئێمە کۆمەڵگەیەکی بڵێن مستەهلەک بووین، کۆمەڵگەیەک بووین ڕەنگە بەروبوومی خۆمانمان نەبوو، بەڵام لەسەر دەستی کاک مەسعود بارزانی و کابینەی بووم بە خاوەنی کۆمەڵگەیەکی بەرهەمهێنەر و ئێمە کۆمەڵێک بەرهەممانە بوو هاورد هەناردە کرا بۆ دەرەوە. ئەمە پێشبەچوونێکی گەورەیە. ئەمە لەگەڵەوەشدا دەرخەری ئەو ڕاستەیە کە کاک مەسعود بارزانی ڕوانگەیەکی تەندروست و دوورمەودای هەبووە بۆ ئیدارەدانی وڵات. پلان و استراتیژێتێکی تۆکمەی هەبووە لەوەی کە هەم پایەکانی ئابووری دامەزرێنێ و هەم ئەو کێشە و گیر و گرفتانێک کە هەبووە هاتۆتە پێش لە ماوەی ڕابرد و چارەسەرکا. لەگەڵەوەشدا دامەزراوەکانی جێگیر کردووە و دامەزراوەکانی حکوم لە هەرێمی کوردستانە تەفعیل کردوتەوە. لەگەڵەوەشدا بڕوایەکی قوڵی بە مەبدەئی شەفافیت و بەرچاوڕوونی هەبووە لەوەی کە لە هەر بابەتێک و مەلەفێکا پێویست بەوە بێ زانیاری بگاتە هاوڵاتی، بگاتە ڕۆژنامەوان بە شێوەیەکی بەرچاو و شەفاف گەیەنراوە. من هەموو جارێ قسەیەکەکەم ئەڵێم هەچ کابینەیەک بووە لە هەر وڵاتێکە لە کاتی دەست پێکردنی تاو کۆتایی کابینەکە ئەو هەموو کێشە و گیر و گرفتەی هات بێتە پێشەوە کابینە ڕەنگە نەیتوانی با ئیدامەدا، بەڵام بینیمان خۆی لە خۆیدا مانەوەی ئەو کابینە ئەوە پێداگیری کاک مەسعود بارزانی لە ئیدارەدانی ئیدامەدانی کابینەکە و ئەو دنیایەک دەستکەوت کە لە سەردەستی بە ڕێزیان هاتەکایەوە و خۆڕاگری بە ڕێزیان لە بڵێن لە ڕووبەڕووبوونەوەی ئەو ئاڵنگاریانەی کاتە پێشە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی مەزن بوو بۆ خەڵکی. دوا پەیامەت هەم بۆ دەنگدەران بە شێوەیەکی گشتی چی ئەبێتن؟ ئایا پارتی بەو سەرکەوتنە ئەڵێ غڕورە بێ یا زیاتر دێتە سەر خزمەتگوزاری و ئاوادانکردنەوەی؟ ئێمە هیچ مەبدەمان نییە لە ژیانی سیاسیمان لەوەی کە ئێمە غڕور بین. جناب بارزانی نەمر فەرمودەیەکی جوانی هەیە کە دەڵێ لە سەرکەوتنەکانە غڕور نەبن، لە شکستیش بێومێد نەبن. ئەمە بە ئەم سەرکەوتنە بە پاڵنەری زێتر ئەزانین بۆی زێتر بتوانین خزمەتی خەڵکی بکەین و داواکاریەکانی خەڵکی کۆکرێتەوە کرێتە بەشێک لە مینهاجی وزاری کابینەی دەیەم وەکرێتە بەشێک لەو بەرنامەی کە دانراوە بۆ کابینەی دەیەم. جەناب دەزانی ئێمە پەیامی بانگەشەمان چڕ بووە لەسەر ئاوەدانی و لەسەر خۆڕاگری و لەسەر پێکەوەی و لەسەر ئارامی لە هەموو دنیا. ئەو چار مەبدە ئەو چار پایە هەبێ لە هەر وڵاتێکدا ئەم وڵاتە بە وڵاتی سەرکەوتووە ژمارەکری لە ئەمڕۆیەکەوە و بە دڵنیاییەوە ئێمە لە میانی پرۆسەی بەڕێوەچوونی بانگەشەش سەردانی خەڵکیمانە کرد و داواکاریەکان یان ئەوەی کە لەو ماوەی ئێمە دەست بەکار بووین و لەو فترەشی کە لە ناو پرۆسی بانگەشەدا بووین داواکاریەکانی خۆمان نەزانین چییە. بە دڵنیایەوە داواکاری خەڵکیە بێتە بەشێک لە کارنامەی کابینەی دەیەم
ئینشاءڵڵا و بە دڵنیاییەوە ئەبێ خەڵک دەبێت چاوەڕوانی ئەوە بێ چاوەڕوانی ئەوە ژەبێ کە خزمەت گوزاری زیاتر پێشەشەکرێ دەستی ئاوەدانی زیاترێتە ئەو ناوچانە ئارامی زیاتر بەرقەرارەکرێ ئۆقرەی زیاتر بەرقەرارەکرێ بار و گوزەرانی تاک لە بەگشتی باش ئەکرێ و باشتریش ئەکرێ توان بڵێم ئایندەیەکی ڕوون و گەشت چاوەڕێی خەڵکی کوردستانەکە لەسەر دەستی پارتیمان نەکردتەنها بۆ پارتیەکان بۆ تێکڕای خەڵکی کوردستان بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان بۆ قسەکردن لەسەر دوایین دەرەنجامەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تا لە دیدارێکی نوێ پێتان نەگەینەوە کاتێک